نەما لە سەرەتاوتمانە ئەم پەرلەمانی هەرێمی کوردستانە ناکەوێتە سەر پێ بە برادرانی یەکێتی و پارتی ئەنجامی گفتوگۆکانیان ناگاتە ئەوەی کەوا سەرۆکاتی پەرلەمان پێک بێن و حکومەت تەشکیل بکەن و ئەیبەسنەوە بە ئینتیخاباتی عێراق و فرم قسەکەی ئێمە دەرکەوت. ئێستا بەسراوەتەوە بەوە ئێمە دەیانجار لەم منبەرەی جەنابتانەوە قسەیەمان نەکردووە، ئێمە قسەی ئێمە دەرکەوت وایەنە دەرکەوت کە حقیقەتێت، بەڵام بەداخەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنێکی لە ڕخنەکانمان لیان ئەوەیە پشتیوانی کۆمەڵی دادگەری نەبوو. لە چیدا پشتیوان بوو؟ لەوەی کەوا بایکۆتی پەرلەمان کرد. ئێمە بایکۆتی پەرلەمانمان خستە بەردەستی هەمویان و بگرە هەندێکیان هاوکاری دەسەڵات بوون بۆی دۆخی پەرلەمان بۆ شێوە بێ کە ئێستای بیدی. دا بڵێن چی دەگۆڕاگەر بۆ نمونە ئۆپۆزیسیۆن نەچوو باوەکوێوە کێوە نەچوون چۆنەرەوە جابووە دەستکەوتێ بۆ هەموو لایەنەکان، ئێستا دەستکەوتە بۆ کۆمەڵی دادگەری کە بۆ چوونەکەی کۆمەڵی دادگەری صحیح بوو تەواو بوو. ئەو پەرلەمانە سەری نەکرد نەکەوتە سەر پێ، برادرانی یەکێتی و پارتی بە مرانویانە و لە شوێنی خۆی. بەزاو ئێستا کاریگەریە لەگەڵ پەیوەندیەکان لەگەڵ بەغدا کە تۆ حکوومەتێکی کاربڕێکرد بێ پەرلەمان نەکەوتوتە سەر پێ موسەساتت بڵێن لاواز بۆ کاریگەری. کاک حەکیم من پێت ئەڵێم ئەڵێم باسم کرد بۆت ئەڵێم هەرێم لە موقعیەتێکی لاوازدایە، یەکێ لەوانەی کەوا بەغدا بینێ ئەوانە ناتوانن انتخابات لە کاتی خۆیان بە زەختی بەغدا انتخاباتەکەن، دوای پەرلەمانەکەیان پێک نایەن و سەرۆکایەتی پەرلەمان وا نزیکە بێتەوە وردە لە ساڵێک